لەبارەی خراپی ڕێگای مەرزی پشتە و کەم و کورتەکانی مەرزەکە کە گرفتی هاتوچۆی بۆ شۆفێران دروست کردووە. بەڕێوەبەری ناحی بەمە و ژمارەیەک لە دانیشتوانی ناحیەکە یاداشتێکی ناڕزاییان ئاڕاستەی پارێزگاری هەڵەبجە کردو داوایان کرد هەرچی زووە ئاوەڕ بدرێتەوە لە ناحیەکەیان و حکوومەت ڕێگای سەرەکی مەرزەکەیان بۆ چاک بکات کە بە زستاندا دەبێتە قوڕ و لیتە و هاوینیش تەپوتۆس خەڵک و کاسبکارانی ناوچەکەی یاراسان کردووە. هیچ لەو گرفتانی هەمانە ڕێگەی هاتوچۆکەمانە و زۆر خراپە بە جۆرێکە کە هاتوچۆکردن تیا زۆر سەختە لە هاوینە لە زستانە جاری وایە ڕێگەکە ئەگیرێ ئەو کاتە ڕێگەی مەرزەکەش ئەگیرێ لە دیوی ئێرانەوە هەموو جادەکە چاکراوە هیچ کێشەی گرفتێکی نییە بەڵام بەداخەوە لە ڕووی ئێمەوە بە جۆرێکە کە ئێستا هاتوچۆ زۆر سەختە و ئەم مەرزە داهاتی هەیە داهاتی ئێستای کە لە مانگی نۆ گومرگ زیاتر بووە ئەگاتە بڕی نزیکەی 29 ملیار دینار کە ئەمە بەڕاستی بودجێکی گەورەیە ئەکرێت مانگێک تا 2 مانگ تۆ تەرخانکەی بۆ ئەم جادەیە ئەم گرفتە نامێنێ و بەدەر لەوەی ناو مەرزەکە هیچ جۆرە خزمەت گوزاریکی نییە بە جۆرێکە کەوا لە هاوینە تەپوتۆزە لە زستانی شەقڕولیتەیە. زیاتر لە 600 شۆفێر لە مەرزەکەدا کار دەکەن دەڵێن کێشە و گرفتی سەرەکیان خراپی و بوونی کەم و کورتی زۆرە لە ڕێگا سەرەکیەکەدا. وەک شۆفێری بارەڵگرێکی مەرزەکەش دەڵێت ئەوەی بەدەستی دێنن لە چاکردنەوەی ئۆتۆمبیلەکانیان خەرجی دەکەن داوا دەکات بۆ زیاتر بەرەو پێشتوونی مەرزەکەش بێت ڕێگاکەیان بۆ چاک بکرێت. مەرزەکەمان ڕێگاکەمان کە وێرانە کاتێک بارانە بارێت بە شۆفێر ڕایەکێشین سەر ناکەوێت هەنێ گرفتی زۆری دروست کردووە داهاتێکی زۆریشی ئەو مەرزە ینی داهاتەکەی بێحەدەیە داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەین هەر نائیلاج پارەی 2 مانگی سەر بکەن بۆ ڕێگاکەمان بە حەقەت دەواکەین لە حکوومەت لاکەنەوە ئەگەر ئیشانەوێت بڵاویکەینەوە بڵاو کراوەتەوە داوای شەکەین بێن بەدەممانەوە ئێمە چاومان لەوەی نییە بڵێ مەرزەکە پارەی هەیە یانیەتی ئێمە داوا ئەەکەین لە حکوومەت مەرز پارەی بێ و نەیبێ ئێمە داوا ئەەکەین لە حکوومەت بێن کێشەکەمان بۆ حەلکەن. مەرزی پشتا لە ناحی بەمەوە دەکەوێتە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران سەر بە پارێزگای هەڵەبجەیە ساڵانە داهاتی مەرزەکە 29 ملیار دینارە و بە وتەی بەڕێوەبەری ناحیەکە ساڵانەش داهاتەکە زیاتر دەبێت لەلایەن ئێرانەوە بڕیاری فەرمیناساندنی بۆ دەرچووە بەڵام بۆی بوونی کەم و کورتی لە مەرزەکەدا و خراپی ڕێگاوبانەکانی تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە بە فەرمی نەناسێنراوە کە ئەوەش تاکەوە کارە بۆ بەنێودەوڵەتی بوونی مەرزەکە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.